ماوەی 2 ساڵە بە بیانی و زیادجیا حکوومەت یاریێم بە شەنەوتی هاوڵاتیان جگە لە ناوچە شاخاویەکان بەسەر هیچ ناوچەی تردا دابەش ناکات. بۆ ئەم ساڵیش تا ئێستا هیچ دەنگۆیەک لە ئارادانیە بۆ پێدانی بە شەنەوتی هاوڵاتیان. ئەمە ژوای کردووە بەم وەرزی گەرمایە ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوت بەرز ببێتەوە. بەشێک لەو کەسانەی لە گۆڕەپانی فرۆشتنی سوتەمەنی کڕین و فرۆشتن دەکەن بۆ پەیام دەڵێن لە ئێستادا بەرمیلێک نەوت بە 150,000 دینار دەفرۆشرێت و کەم تەرخەمی حکوومەتیش لە پێدانی بە شەنەوتی هاوڵاتیان وای کردووە ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوت بەرز ببێتەوە. نفت پێشان بە 100,000 بێستا بیتە 160,000 دینار لێرە 150 10,000شی برێن کرێە دێتە سەر دەگەشتنەوە 160,000 دینار لەسەر هاوڵاتیان ڕاوەدەستی. بەڕاستی نەفت ئەو ساڵ بەعەتیەوانە بووە ڕۆژێ بە ڕۆژێ نەفت سعرەکەی لە بەرزبوونەوەیدایە تەوەقوع دەکەین زیاتریش بەرز بێتەوە بەهۆی ئەوەی نەفتەکە بەڕاستی زۆر کەمە حکوومەتی عێراقیش لێ ناگەڕێت داخل بیتن داخلی هەرێمی کوردستان بیتن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ نفسی توجع دەکەم ئۆتۆماتی چەند نەفت سعرەکەی دێتە خوارێ چونکە پار ئەو سات سلێ دستانێ بە 120,000 مان فرۆشتی لێ ڕووکانە. من نەفت ئێستا نەفت لێرە زۆر گرانە لەبەرەوەی نەدرا پاریش نەدرا ئێستا پار بەدرا بە باشتر بوو چونکە پاری نەدرا یەکجار گرانە ئێستا نەفت لێرە بەرنی بە 170,000 لێرە 12,000 کری دەوێت ئێستا ئێستامانە بە 160,000 لۆمانە دەدی کەپتە مانگەشە مانگ نوێشکە بەناچار دێ بگری ئەگەر ئەشەمانە فرۆش دێ بگری خۆ لەسەرمان ناقەسی. سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ پەیام دەڵێت ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن کار بۆ ئەوە دەکەین لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکەینەوە و پارلەمانی کوردستانیش لەسەر ئەم پرسە بێتە دەنگ. وزارەتی سامانە سروشتیەکان دانی نەفتی بە هاوڵاتیان ڕاگرت ئەو بڕە نەفتەی کە دەشات زیاتر لە ڕێگای بەغداوە دەهات بەڵام بڕێکی کەم بوو ساڵی پار تواندرا ئەوەندە 1 بەرمیل بۆ ناوچە شاخاویەکان هەوڵماندا و زیاتریش لە هەوڵدانداین ئێمە لەگەڵ بەغداش قسەمان کردو ئەو کاتەکە لە بەغدا و بڕە نەفتی هات لە بەغدادێ بەڵام بێگومان ئێستا لەگەڵ بەغداش ئێمە کێشەی زۆرمان هەیە و پێویستە بە خۆمان و لە ناو خۆمان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وەزیران چارەسەرێک بە ئەو کێشەیە بدرێتەوە یان نەفت تەوزیع بکریان ئەوە تا بەدیلی نەفت کە گاز شروستی ماڵانە بتوانرێ بە شێوەیەکی هەرزانتر دابین بکرێت. ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەدەست قەیرانی دروستکراوەوە دەناڵێن و ڕۆژ بە ڕۆژیش قەیرانی تر بەرۆکیان دەگرێت. لە ساڵی ڕابردوشدا هاوڵاتیان بە شەنەوتیان پێنەدرا بە پێی وتەی بەشێک لە هاوڵاتیانیش ئەگەر ئەم ساڵ بە شەنەوتی هاوڵاتیان نەدرێت ژیان و گوزەرانی چینیا ژار و موچەخۆر لە سایە حکوومەت یاریێمدا لە نەهامەتی زیاتر دەبێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.